بێگومان زۆرنەوە کەسایەتیانەی کە هەمیشە مێژوو زۆر بە تایبەت و زۆر جوان و زۆر بەناوازەی باسییان ئەکات وە هەمیشە لەلایەن خەڵکانێک تریشەوە یادەکرێنەوە. یەکێک لەو کەسایەتیانەی کە جێپەنجەی تەواوی هەبووە لە نێو زمانەوانی و بەتایبەتیش لە نێو زمانی کوردیا پرۆفسۆر دکتۆر حەمەی مارفە دیارێکێک کە لەو کەسایەتیانی کە هەم لە بوارەکانی زانستی وارووا زمانەوانی وارووا کتێب و لێکۆڵینەوەش هەم بە زمانی کوردیوان بە زمانی ئینگلیزیش توانیوێتی کە جێپەنجەی خۆی هەبێت. دیارە لەمڕۆ بە خۆشحاڵیەوە لە نێو کۆلێژی پەروەردەی شارە زۆر لە نێو زانکۆی هەڵەبجە دیدارێک ڕێکخراوە بۆ ئەم کەسایەتیە دیار و جوانەی نێو بە بڵێن زمانی کوردی و نێو بەشێک لە ئەو بڵین کەسانەی کە توانیویانە جێپەنجیان هەبێت لە نێو زمانی کوردیا و بتوانن کە بەشێک لە نووسینەکانی کوردیش ببەنە دەرەوە و بتوانن بە زمانە جیاوازەکانی ژارێکی تر کاری لەسەر بکەنەوە لەژێر ناونیشانی یادوەفایە ڕێکخراوە. گفتوگۆکم لەسەر و دیداری کەم ڕۆبەڕێوە چوو لەگەڵ زۆر بەڕێز پرۆفسۆر دکتۆر ڕەوف کەریم کە بەڕێزیان مامۆستای زانکۆن و ئەمڕۆ لە نێو دیدارەکەش ئامادە بوون. دکتۆریان سڵاو لەبێ ئەم کاتت باش بێ. سڵاو لێوەش و کاتی وەش باش. زۆر سپاس بۆ تۆ. بۆ دیدارێک بۆ پرۆفسۆر دکتۆر حەمەی معرف ڕێکخرا بیرۆکەکەی لە چێوە هات دیارە هەریەک لێ مازن کە کەسایەتێکی جوان و دیاری نێو زمانەوانی وەروا لێکۆڵینەوە وەروا جێپەنجەشی هەبووە لە نێو زمانی کوردیا کەما گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە. بەڵام بۆ بیرتان لەمە کردەوە کە یادێکی بۆ بکەن و دیدارێکی بۆ بکەن. بەدڵنیایەوە ینی کاتێکە یەکێک هەستکەی مامۆستایی هەزاران ناڵێم سەدان هەزاران خوێندکار بوو بێ کە ئێستا زۆرێک لەوانە لە شوێن و پێگەی زۆر گەورەدان هەمیشە خۆت بە قەرزاری ئەزانی. ینی ڕاستە من ئێستا بە خۆمەڵم پرۆفیسۆر بەڵام کاتێک کە باسی کارتۆ محەممار بکەین من بەتەنا بە ڕۆو نایخۆمێنم چونکە هەمیشە هەستێکە من خوێندکاری ئەو خوارێ خۆش بۆ بووم بەڕاستی و هەر من نیم ئەوە بۆڵک و زۆرێکن ئەو هەستەیان هەیە. مێ بڵم کە لە سای 2002 کە کۆچی کرد لە سای 2014 لە یەکەم جار لە زانکۆی گەشەپێدانی مرۆیی بە هەمان شێوە دیداری یاد و وەفا بۆ دیداری زمانەوانی بۆ ڕێکخرا چونکە سەرۆکی زانکۆکەش خوێندکاری کاک دکتۆر بووە چەندەها کەسی تر بۆیە خەڵکی زۆر بەتوانە و خەڵکی زۆر با بڵێن کە ئێستا جێدەستیان دیارە خوێندکاری بوون بۆیە لەوێ بۆی ڕێکخراوە دواتر لە ساڵی لەم ڕۆژانەشە لە زانکۆی سەلاحەدین کتێبخانەیە کرا بە ناوی بەڕێزیەوە و ئەوەی کە گرنگ بۆی ئەوەیە کە زانکۆی هەڵەبجەش توانیان بەڕاستی هەم سەرۆکی زانکۆکان ڕاگەری کۆلێجی پەروەردەیی شارە زۆر و هەم بەڕێز دکتۆر ئەو بەڕێزانی کە لەوێ بوون دکتۆر شێرکۆ کارێکی زۆر گەورەیان کرد کە ئەم دیدارە وەکو بۆ مامۆسایەکی خۆیان ڕێک بخەنەوانە جارێکی تر با بڵێن یادێکەکەنەوانێ بڵێن گیانێکەکەنوانێ بەبەری ئەو یادەیە نەک تەنها بۆ ئەوی کە دانیشن بەس بگرین و تەنها خەفەت بخۆن بەڵکو بێن ئەو تێزانەی کاک دکتۆر کە بەڕاستی کۆتایی نایە بەکاری بێنن تاوتوێکەن چۆن بتوان لە ڕێگەی ئەوە ئێمە توێژینەوەی نوێ بکەین ئێمە دەستەواژەی زمانەوانی نوێ کارا بکەین ئێمە بی لە زمانێکی چۆن بابەتی زمانی ستاندار چارەسەرکەین و چۆن توێژینەوەکان بکەین ئاخارێکی تر باراستەیەکە خزمەتی ڕاستەقین و کۆمەلگا بکە ئەوانە بەڕاستی تەوەری گرنگی ئەو یادە بوون نەک تەنها یادکردنەوەیکی زیاتر سۆزداری بێ. باشە بگومان گفتوگۆ و قسە و باسکردن و هەروە یادکردنەوەی بەشێک لە کەسایەتی هەرە دیارەکانی نێو ئەدەب با بڵین بە شێوەیەکی گشتی ئەمە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە هەم بۆ ئەو کەسایەتە هەم بۆ خانەوادەکەی و هەم بۆ ئێوەش کە وەکو خۆت ئاماژەت بە پێکرد دکتۆر ئێوە بە هەزاران خوێندکارن کە ئەسە هەریەکەتان لە پێگەی زۆر تایبەتان هەیەی لە پێگەی سیاسی هەتان لە پێگەی بە بڵێن خوێندنی باڵا و زۆرێک لەم بابەتانەی ترا دیدارێکی لەم شێوەیە دەستە جەمعیە و تا چەند گفتوگۆکردن تایە گرنگە و دووبارە سوودبینینەوە لە بەشێک لە تێزەکان و لە نووسراوەکانی کەسایەتەکانیش تا چەند بۆ ئێوە گرنگە خۆەوە زۆر گرنگە بە تایبەتی کە ئێمە بین مامۆسایەکمان هەبووە کە ئێماریێکمان بوون لە پسپۆرێکە با بڵێم سواری من زمانی ئینگلیزیە من نتوانم لە زمانی ئینگلیزیە لە بەشی ئینگلیزی وانە بڵێمەوە بەڵام ئەو مامۆستا بوو لە بەشی ئینگلیزی لە بەشی کوردی لە بەشی فارسی لە بەشی عەرەبی و خوێندکاری ئەوانەوە زۆرێک لە کارمەند و مامۆستا پایە بەرزەکانی ئەو بەشانە خوێندکاری ئەو بوون یا هاوڕێی زۆر نزیکی ئەو بوون ئەو زمان ناس بوو بەڵام لە تێزە ئەدەبیەکانی شار ڕۆڵی گرنگیە بووە بەرچاوڕوون بووە و لە هەموو گرنگتر ئەوان ئەوە بووە کە بەڕاستی لەگەڵ هەمووانە شێوازی مامۆسایەتێکی وانە وتنەوەکەی هەچ شتێکی بوو تایەتەوە ئاسانی ئەکرد بۆیە
ئەوەی کە ئەمانبینی لە بەڕێز بەڵێ بۆ ئەوە زۆر سپاس دەکەم بە دڵنیایمە هەوڵ ئەدەین لە مامۆساکەمان بچین بۆیە تەنها ئەوە ئەوەندەمانەیە کە ئێمە بڵێن تا مابینێت قەرزارین بۆیە وەکو بەشێک لە قەرزدانەوە ئەم بابەتە شتێکی خۆڕستکاوەی ئەمڕۆ زانکۆی هەڵەبژە بەڕێز سەرۆکی زانکۆ و کۆلێجەکەی و بەڕێز کاک دکتۆر شێرکۆ و بەڕێزانی ترکە و تیمە بەڕێزە ڕێکیان خست بوو ئەمە زیاتر دیسان شتێکی خۆرز بوو لە وەفاداری ئەوەی زانکۆی گەشە بەدەنکە وەفاداری بە هەمان شێوە هەر زانکۆیەکی ترکە کارێکەکە لەو جۆرە زیاتر لە ناخیاسەکە قەرزاری پرۆفیسەر حەمید معرفە وەک چۆن هەر کەس تەنها پرۆفیسەر حەمید معرف نەبووە تەنها کەسی ترمانەیە ئێمە ئەدیبی گەورەمانەیە عەزیز گەردی بەڕەحمەت بێ هەمان شێوە خۆمان بە قەرزاری زانین بەڕێز دکتۆر عەزیزی مستەفا ڕەسوڵ و زۆرێکی تر لەوانە کە بەڕاستی ئەمانە جێپەنجیان ئێژگار گەورەیەوە پێویستەکە گرنگیان پێ بدرێت دکتۆر دیدارەکە ئەمڕۆ بڵێن چۆن بەڕێوە چوو و ئەو بابەتانە چی بۆن دیارە لە هەموو دیدارێکیشە جگەلەوەی کە باز لە کەسایەتێکە ئەگرێت زۆر کاتەیە کە ڕێخەرانی دیدارەکان ئاماژە بەواکەن کە بوونی گفتوگۆی کراوە و گفتوگۆکردن لەسەر بەرهەمی بەشێک لە کەڵەن و سەرانیش ئەمە خۆی گرنگی و تایبەتمەندی هەیە لە نێو دیدارەکە بم خۆشە باسێک لە دیدارە بکەیت زین چۆن بەڕێوە چوون باڵێ دیدارەکە بەدڵنیا دوو بەش بوو بەشی یەکەمیان زیاتر وتار و ئەوانە بووە تیا پێشنیارێکیش کرا لەلایەن بەڕێز کاک دکتۆر دڵشاد کە هاوڕێی پرۆفیسۆر حەمید معرف بوو بەڕێز پرۆفیسۆر دکتۆر دڵشاد پێشنیارەوەی کرد کە سنتەرێک بکرێتەوە لە زانکۆی هەڵەبجە تایبەت بێ بە لێکۆڵینەوەی زمانەوانی و لە پاش چەند خولێکی یەکڕاگری کۆلێژی پەروەردەی شارەزوو بەڕێز دکتۆر ئەحمەد میرە لەسەر ستێج ڕایگەیان کە بەڕێز دکتۆر مەهاباد کە سەرۆکی ئەو زانکۆ بەڕێزەیە ڕەزامەندی داوە کە ئەو سنتەرە دەست بەجێ دابمەزێەوە کاری گرنگ بکات کە ئەمە شتێکی زۆر خۆش بوو بەڕاستی بۆ مولایەک و دواتر وتاری کەسوکار و پێزانی و کەسوکارە بنەماڵە زۆر بەڕێزەی بەڕێز دکتۆر حەمید معرف قسەیان هەبوو و چەند کەسێکی تر لەوێ بەنای خوێندکاری زانکۆ بەڕێز دکتۆر شێرکۆ قسەیە بوو دواتریش بەشی دووەمی بریتی بوو لە سێ توێژینەوە یان سێ بابەت کە پێشکەش کران لە دەراویشەی توێژینەوە یەکێکیان بابەتی من بوو کەتیا باسی ئەوم کرد کە چەنە گرنگە ئێمە بیرکردنەوەمان بۆ توێژینەوەی زمانەوانی و زمان بگۆڕێ ینی لەوە دەرچێ ئێمە بۆ نمونە تەنها دیراسات لەناو سینتاکس و ناو ڕێزمانی زمانێکا بکەین بەڵکو پەیوەندی نێوان زمان لەگەڵ چەمکەکانی تر لەگەڵ بوارەکانی تر کە بۆ نمونە زمان لەگەڵ نەخۆشیە دەرونیەکان زکەمە هەموو باسی ئاخاوتنە زمان لەگەڵ گرفتە زمانەکانەوەی کە چۆن دەربڕینەکان کاتێمە کێشەمانەیە لە دەربڕین کەسێک زمانگرتی هەیە یا کەسێک دووچاری نەخۆشیێک بۆ بۆنەوە بۆی جەڵدەیەکەوە بۆی ڕووداوی تووچەوە قسەی سەکردی کەم بۆ توانێت تووشی نەخۆشیێک وە کە پێوتی ئەفەیژە ئێمە بتوانین هاوکاری بکەین کە لە ڕۆک و زمان ناز بۆ یان کەس لە بوای تەکنۆلۆژیا ئێستا کەمە پێشتر راپۆرت بینی لەسەر باڵێن لەسەر ڕۆبۆت باشە ئەمە دیسان پێویستی بە زمانەکە داخل بکرێت لە چاینا لە چین بیلەوە کێتوانەوە بە جدی لە چەندین شوێنە جێبەجێکرێت کە ڕۆبۆ جەست بەکارێنرێواتە دادوەری ڕۆبۆتی کە ئەمە ئەخاوتنەکان گوێ لێگرێ هەڵی ئەسەنگێنێ و نیسبەی هەڵەکردنی مرۆڤی ئاسایی لەوێ کە دانراوە کاتی دادوەرێکی ئاسایی بێ 13 بەڵام ئەم ڕۆبۆتە کەمتر لە 5 هەڵاکا بۆیە بۆ لایەنە ویژدانەکەش حساب بووەکە بۆیە ئەگەر بێن لەسەمە زمان و دیبلۆماسیەت زمان و سیاست ئێمە زۆر قەیرانمانەیە لە وڵاتە بۆ نمونە کاتێگەر بین لێکۆڵینەوە بکەین لە نێوان بۆ نمونە بۆ زمان و با بڵێن حکومڕانی ئەتوانین شتی زۆر گەور چارەسەی زۆر گەورەمان پێ بێ بۆ زمان و دیبلۆماسیەت ئێمە پەیوەندیمان لەگەڵ وڵاتانی دەوروبەرە لەگەڵ وڵاتەکانی دنیا ئەگەر لەسەر بنەمای کۆمەڵی توێژنەوەی گرنگ بێ کە زمان تایە دەورێکی گرنگیە بێ تووشەوە نابین کە بەڕاستی بەیەکێکڵێن با بڵێن کێشەیەکمان یادی چۆن چارەسێکە لە 1 دقیقە تەسبیحەکەم دێنم ئاواکڵێ بەڕای من باوا بکەین کە ئەمە بەڕاستی کێشەیە ئەمە بۆتە سەر حەلی سەرپێی و حەلی تەکتیکی کە استراتیژی نییە بەڵام دیراساتی زمانەوانی کۆمەڵێکی زۆر مامۆستا و خوێندکاری زۆر زیرەکەن لە زانکۆکانی کوردستانە چه حکومی بکەم بابەتەکەی بەڕێزت لەژێر ناونیشانی چمکی زمانەوانی نوێ بووە مەبەست لەمە چییە زمانەوانی نوێ واتە بەڕێستم وت زمانەوانی نوێ واتە ئێمە لەو بابەتە تەقلیدیە کلاسیکە دەچی کە زمان تەنها بۆ ینی بۆ خزمەتکردنی زمان ینی توێژینەوە زمانەوانەکان یان بابەتی زمان لێکۆڵینەوە زمانەوانی بەس تایبەت بێ بە خودی زمان خۆی یعنی ئێمە با بڵێن وەکوە زۆپایەک داین بەس خۆی گەرم کاتەوانێت خزمەتی بۆ دەوروبەر نەبێ ئێمە ئەمانەوێ دیراساتەکانی زمان خوێندکارەکانمان مامۆستا بەڕێزەکان ئەو توێژەرانەی کە هەنێ سەر زانکۆکانی کوردستانە چه حکومی و چه ئەهلی بتوانن بە یەکەوە کاری گەورە بکەن کە توێژینەوە ئەنجام بدەن بۆ خاتی خزمەتی گشتی کاتە ئەم پانێڵی بەڕێزت
تا چەند گرنگ بوو لە دیدارێکی لەم شێوەیە کە بێگومان دەیان کەسایەتی دیاری نێو زمانەوان و هەروەها نێو دنیای بە بڵێن زمان بە شێوەیەکی گشتی بە بڕای من ئەوە گرنگ بوو کە کەناڵێکی بەڕێزی وەکو کورسات بەو جۆرە گرنگی پێبداوە بۆ خۆی نیشانە ئەوەیە کە بابەتەکە گرنگ بووە هینایەوە گرنگی پێنادن ئەگە گرنگ نەوێ بۆیە بەدڵنیایەوە تا چەند گرنگ بوو بۆ بابەتەکەی تۆ بۆ بابەتەکە گرنگ بوو چونکە چەند خوێندکار هەبوو خولیای ئەوەی هەبوو بابەتی من پێشکەشمە کرد بۆ نمونە بۆ دوو هاوڕێی بەڕێزی ترم کاکتۆ سەبح کاکتۆ جەبار ئەوانیش بە هەمان شێوە بابەتی زۆر گرنگیان پێشکەش کرد پرسیاریان بۆ دروستە بوو کە ئایا ئەگەر بیانێ ئەو بۆ چوونانی ئێمە کە بێتە زمانەوانی نوێ جێبەجێ بکەن ئەم لەمپەڕانی بەدەمیان چۆن چارەسەرکەم و بەڕاستی چارەسەری زۆر عملی و کارێکیمان پێوتن کە بۆ هۆی ئەوەی کە هەم دڵیان خۆشم بیرکەنوانی کە لەمە دوای توێژنەوەکانی بۆ ئاراستەیە بەرن کاتە ئەکرێت بوونی بە بڵێن پانێڵی لەم شێوەیە لە نێو دیدارەکانە بتوانێت کە خزمەتی زیاتر بە زمانەوانی کوردی بکات لە ئایندەیە بەدڵنیایەوە تایبەتێکە بێتە خەمی گرنگی و سەرەکی یەکێ لە خەمە گرنگەکانی کۆمەلگا با من یەک شت لەسەر کاک دکتۆر حەمید معروف بەڕەحمەت بڵێم کە تایبەتە بە زمان کە بۆ نمونە بۆچوونێکیەوە بەڕێز ئێمە لەسەر زمانی ستانداردی کوردی زۆر قسەکەین زۆر جارەوتی مەسەن با زمانی ستاندارد سۆرانی بێ ئەڵێن با کرمانجی بێ لە شوێنێکی ترا بۆ نمونە باشە یەکێک لە بوونی هۆکارەکانی بوونی زمان وەکە لە ئەرکەکانی زمان دروستکردنی با بڵێن ئیستیقرارە یان جێگیریە لە کۆمەلگادا ئارامیە لە ناو کۆمەلگادا بەڵام کات ئێمە یەکێک لەم دوو دایالێکتە بە زۆر بسەبێن بەسەر دانیشتوانی شوێنێکی دیکەدا چ بادینی بێت چ سۆرانی بێ لە دەرەنجامدا ئێمە نائارامی کۆمەڵایەتی دروستەکەین بۆیە تێزێکی پرۆفسۆر دکتۆر حەمید معروف بۆ بکەن نەخێر با ئێمە چۆن بریتیش ئینگلیش هەیە ئەمریکان ئینگلیش هەیە ئوسترالیان ئینگلیش هەیە نیوزیلندن ئینگلیش هەیە کەنێدیان ئینگلیش و نزیکەی 20 نوع ڤێرژنی ئینگلیزیەوە 5 سەرەکیەکانیانن ئەمەش ئەتوانین بادینی کوردیشمانە بێ و سۆران یا کورماجی کوردیشمانە بێ و سۆرانی کوردیشمانە بێ باقیچێکە دوو ڤێرژنمانە بێ لە زمانی ستاندارد لە کوردیە بۆچی ئیلا ڤێرژنێک بێ ئەمە ئارامی کۆمەڵایەتی دروستکەین یا خۆسەپاندنیتیا بێ با مێژوش بە سۆرانی نووسراوێتەوانێ کەواتە ئێمە ئەتوانین بڵێن کە ئەمە بۆ یەکێکە لەو تێزانەی کە ئەکرێت دیراساتی گەورەی لەسەر بکرێەوە چارەسەری زۆر کێشەی پێ بکرێت کە بۆتە گرفت بۆ ئێمە بەڕاستی لەبەردەم ئارامی کۆمەڵایەتیە دەیان بۆ میدیاکانیشیان ڕاستە بێگومان پرۆفسۆر دکتۆر حەمید معروف کەسایەتێکی دیارە وەکو خۆت ئاماژەت پێ کردووە چەندینەوەی یەک لە دوایەکی پێگەیاندووە دیارە تێزەکانی ئەو گرنگن و بوونی لە کۆڵینەوەکانیش کە چەندین خوێندکار ئەتوانن سوودی لێوەربگرن ئێمە گەر بمانەوێت لە پرۆفسۆر دکتۆر حەمید معروف بڵین بناسین یاخۆ بڵین ئاشنای ببین زیاتر ئاشنای بین کەم لایەنەی ئەو بڵێن گرنگترین بووە یاخود لە دیدارەکە خراوەتەڕ خۆنوێکردنەوە بەڵێ دکتۆر حەمید معروف بەوە ناسراوە ینی ئەم ساڵ کتێبێک تەنانەت کتێبێکی خۆی کەدایەنە وەک ڕێک چۆمسکی یاسا سای دواتر پێ چوانەیە چەند شتێکی خۆی کانسڵە کردوانەیە ئەمانە حەزەکەم بەم جۆرەی لێ بکەم ئەمەم پێ باشترە بۆیە ئەو خوێنەکردنەوە بەڕاستی مای سەرسامی بووێن زۆر جار خەڵکەیە چەند گرنگە دکتۆر پشتگیریەکە لە بۆچوونێکی خۆی کە چەندین ساڵ پێش سەرنووسێتی هەڵەشە بەزڵێن زۆر مهمە مشتێکی بەس ئەو ناوی و قەیچێکە بۆچوونێکەکە وایکو خوێنکارێ وتە ئەم بۆچوونی من لەوانەیە یەک نەگرێتەوە زۆر باشە من ئەمە پێکراوەتی بزانم تۆ چیەکەیت یعنی نێوە ساندیت ینی بێئومێدی نەئەکردیت هانی ئەدە بابەتەکانی ئەو تا چەند گرنگن بابەتەکانی پرۆفسۆر دکتۆر حەمید معروف بۆ ئایندە بۆ تێزی هەم ماستەر بۆ دکتۆرا ئەمانە تا چەند گرنگن کاری لەسەر بکرێت زۆر گرنگن و کاریشانە سەرکراوە بەشێک و بۆ نمونە هەر دکتۆراکەی کاک دکتۆر حەمید معروف بەڕەحمەت بێت لەسەر جەنراتیڤ گرامەری کوردیە یعنی ئەتوانرێت بەکاربهێنێ ئەسڵەن لە تەکنۆلۆژیاکە کە زمانی کوردی پاشخانی بێت یعنی ئەتوانی بەکاری بێنی چکە ئەو باسی کۆرپەس و سکێڵەتنی زمانەکەت بووە کا ببوورە ینی چۆن بڵێن ئەگە بە کوردی بڵێم با بڵێن چۆن ئەتوانێت پەیکەری زمانەکە بۆ نمایشەکانی ڕستەکانی پیشانەدا ئەتوانی لێەوە بەکاری بهێنی بۆ دروستکردنی یا بۆ زمان بەخشین بە کۆمەڵێک ئامێر کە تۆ دروستێکی لە کوردستانە بۆ نمونە کەواتە ئەتوانم بڵێم ینی ئەوەی کە پرۆفسۆر حەمید معروف کە توانیوێتی ئەنجامی بدا بەڕاستی چەندەها شوێن ئەتوانن گرنگی لێ پێ بدەن بۆ نمونە چ لە زانکۆ حکوومیەکانە و چ لە زانکۆ
تایبەتەکانە ئەتوانێت گرنگی بێتێتە بۆ نمونە بەشی بایۆمێدیکەڵ ئینجینیرین ینی بڵێن ئەندازیاری پزیشکیە لە زانکۆی قەیوانی نێودەوڵەتی خوێندکارەکانی ئەو زانکۆ بەڕێزە ئەتوانن بەکاری بهێنن بۆ ئەوەی چۆن بتوانن ئەو ئەندامانی لەشی دەستکرد کە بۆ کەسانی خاوەن پێویستی تایبەت دروست ئەکەن چۆن سوودی پێ بگەێنن چۆن زمانی تێخەن کە کاتێک لە ئاخاوتنەکە تێبگا کە ئازیە بدا فەرمانێ بدا لە مێشکەوە بتوانێت ئەو جوڵێ بکە کە ئەم ئەیەوێت وی ئەمانە بەڕاستی پێویستیان بە شتێکە کە پێوتێ پەیکەری زمان کە ئەو دروستی کردوانی بەشێکی باشی داناوە ڕاستە بگومان لە نێو دیدارەکە کەسایەتی زۆر جیاواز ئەمڕۆ ئامادە بوون هەم خۆشە بزانم کاردانەوەی دیدارێکی لەم شێوەیە وایەتکردنەوەی پرۆفیسۆرێکی بۆ بڵین دیار کە چەندینەوەی پێگەیاندووە بۆ ئێوە تا چۆن گرنگ بوو کاردانەوە چۆن بوو کە بتوانێت ئەمە هەنگاوێک بێ بۆ ئەوەی کە یادەکە بەردەوام بێت بۆ دەیان پرۆفیسۆری تر بۆ دەیان دکتۆری تر کە توانیوێتی لە بوارە جیاوازەکانی تریشا خزمەت بکات و ئانیش بێ بەش نەبن زۆر کاردانەوەی زۆر باشە وەسمانە کرد کە یعنی چۆنەڵی وەکو مامۆساستێکی ڕنج بە خەسار ناوی کاتێکە بینی کە یادەکرێتەوەڵی لەوانەیە کەس نازانێت تەمەەن مرۆڤ چەند ئەژی بەڵام ئەگەر منیش ئاوا لەوەچە یاد بکرێمەوانێ لەوەچێ کۆمەڵی خوێنکار کاتێککە وەفاداری بۆ مامۆساکەی دەرەخات ینی ئەوە ژیان هەم ژیان جوانەکە هەم مامۆسا زیاتر ئیشەکەی خۆی خۆشەوێ و من بۆ خۆم بەشی باشمە بۆ لەوەی کە خوێنکارەکان هەمیشە ئەو خۆشەویستە دەبەیمانە هەبووە کە ڕێزێکی زۆر زۆر و خۆشەوی زۆر زۆر بنەمای بووە بەڵام پێم وایە بەڕاستی بەشێکی زۆریم لە مامۆسای خۆم وەرگرتووە بۆیە نەگەر من تەنانەت ئەوانش کە دکتۆر محەممەد ماریفە ناسی بوو ئەمڕۆ ڕێی توێژنەوەکان و لەڕێی قسەکانەوە زانیان ئەو زیاتر چەند گەورە بووە خۆشحاڵ بووم لەم بەشە لەگەڵ مامۆی دکتۆر ئەگەر شتێکت ماوە فەرموو زۆر سوپاسانەکەم دەستان خۆش بە هەر بژی سپاس بۆ تۆ سپاس بۆ پرۆفیسۆر دکتۆر ڕاوفکەریم مامۆستای زانکۆ دووبارە بەخێر بێ